عێراق لە ژێر ئاگری شەڕی ئیسرائیل و ئێراندا بەرەوکوێ. ئێران عێراقی ناچار کردووە سکاڵا لەسەر ئیسرائیل تۆمار بکات. هەفتەیەکی یەکلاکەرەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێگاوەیە. عێراق لە ژێر ڕەحمی ئاگری هەڕەشە و شەڕی ئێران و ئیسرائیلدایە. هەردوو وڵاتەکە ئاگری شەڕەکانیان بە ئاسمانی عێراقدا ڕەوانەی یەکتر دەکەن. هێرشەکەی شەمەی ڕابردوو ئیسرائیل بۆ سەر ئێران هێندەی تر مەترسیەکانی شەڕەکەی بۆ سەر عێراق زیاتر کرد. بەرپرسانی عێراق دەیانەوێت وڵاتەکە لە ئاگری شەڕەکە بە دوور بگرن، بەڵام وا بڕوات لە ئەگەری هەڵگیرسانیدا پڕیشکی ئاگرەکە هەر بەر عێراق دەکەوێت. گروپەکانی مقاومە لە عێراق و هەڕەشەکانیان بۆ سەر ئیسرائیل و ئەمریکا وەک بۆمبێکی تەوقیتکرا وایە و هەموو کات ئامادەیە بۆ تەقینەوە. وا دیارە بەرپرسانی عێراق لە ژێر فشارێکی زۆری ئێراندان تا ئەوەی لە دەستیان بێت بیکەن. بە پێی زانیاری چەند دەستگایەکی هەواڵگریش، عێراق لە ژێر فشاری ئێراندا لە ئەنجومەنی یاساییش سکاڵاکەی لە دژی ئیسرائیل تۆمار کردووە. بەرپرسانی عێراق چەند جارێک باسییان لەوە کرد کە ئیسرائیل لە ئاسمانی عێراقەوە هێرشی کردوتە سەر ئێران. هەرچەندە هێشتا سەرچاوە و شێوازی هێرشەکانی ئیسرائیل ڕوون نییە، بەڵام بەرپرسانی عێراق هەر زوو هاتنە دەنگ و دەست بەجێ لە ئەنجومەنی یاساییش سکاڵایان لەسەر ئیسرائیل تۆمار کرد. هەرچەندە چاوەڕێ ناکرێت کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ ڕێکارێک دژی ئیسرائیل بگرێتە بەر، بەڵام هەنگاوەکانی عێراق بۆ دڵنەواییکردنی ئێران و خۆ دەربازکردنیەتی لە سیاسەتی بێدەنگی بەرامبەر بە ئیسرائیل. هەرچۆنێک بێت هەفتەیەکی یەکلاکەرەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە. هەفتەیەک پێش هەڵبژاردنەکانی ئەمریکا دەکرێت لە چەند خولەکێکدا هەر ڕووداوێک ڕوو بدات کە کەس چاوەڕوانی ناکات، چونکە جوڵە سەربازیەکانی ئیسرائیل و وڵاتان لە ژێر کاریگەری فشارەکانی کۆشکی سپێ و ئیدارەی بایدەندان، چونکە پێنجی 11 هەڵبژاردنەوە ئەمریکیەکان ئیتر سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرن کە گۆڕینی هاوکێشە و نەخشەی هێزە دژبەرەکانی ئیسرائیلیش بەشێکی گەمە سیاسیەکەی ئەمریکا یەکلایی دەکات.